نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. گفتارەکانی پێغەمبەرمان لە ڕوانگەی فەتانەتەوە. ڕاهەندێکی تری فەتانەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە پەنجەرەی گفتارەکان و خاوەنداریەتیەوە بۆ جەوامیع الکەلیم دەردەکەوێت. بەڵێ، ئەو سوڵتانی گفتار بوو. جا چۆن وانە بێ لە کاتێکدا خوای گەورە ئەوی ناردبوو تا ببێتە وەرجێڕ و مامۆستای گفتارەکانی خۆی. تا ئەمڕۆ زۆر کەس هەر یەکە و بە گوێرەی توانە و ئاستی خۆی و لە قاڵبێکی دیاریکراودا وشەی جوان و وتەی ناسچیان داوە بە گوێی ژیاندا. بەڵام ئەو قوڵی و ناسکەی و چێژەی لە گفتارەکانی ئەو سەروەرە نازدارەدا دەبیندێت زەریایەکی بەرینی بێبن و پەڕەی گوڵانی بەهاری زۆزان و میوەی باخی بەهەشتی جاویدانە. دەربڕینەکانی هێندە شیرین و وشەکانی هێندە غارەتگەر بوون. وەختێ دەدووە سەران حەیران دەمان و ڕوانینەکان مەز دەبوون و دڵانیش لە دەست دەچوون. هەرچی عەقڵ و داوەریشە چەک دەبوون و هەستە مرۆڤیەکان دەژیانەوە. ڕۆحەکانیش وەک بڵی لە شەقەی باڵیان دەدا. خوای گەورە هێزێکی وەهای بەخشی بووە زوبانی ئەو ئازیزە، ئەوانەی سەرفرازی سەرسفرەی پێی بە شیرینەکانی دەبوون لە ویقاری حوزوری ئەو سوڵتانی گفتارەی کە خاوەنی پوخوترین دەربڕین و ڕاستترین قسەیە، وەک بڵێی لە گۆ دەکەوتن و بە جارێک سەماع دەیگرتن. چکاتێک گەوهەری حکمت لە لێوانیەوە بدرەوشایەتەوە، ئەربابی عەقڵ و دادوەری نوتقیان لێ دەبڕە. هەر کاتێکیش دەرباری باشە و جوانی و ڕاستی بدوایە، ڕۆحی گوێگرانی بەتامی گەزۆی وێژەکانی شیرین دامان دەبوون. کەنگیش زوبانی ئاگرینی گڕی لە خەرمانی چەوتی خراپە بەردایە، کوفر و ناڕەوایی لە نێو گومڕایی خۆیاندا دەخنکان. جا باو کاتەش بوەستێکە بۆ بانگەوازەکەی نەعرەتەی بەڵگە و دەلیل و بورهانی دەکێشە، زنجیری دەکردە زوبانی هەرچی ڕۆحی ڕەشەیە و تاریچیەکانی مەحکومی شکست دەکرد. ئەو زۆر چاک بە ئاگا بوو لە تەواوی ئەم بەخششە ئیلاهیانە و وەک تەحدیثی نیعمەتیش باسکردنی بەخششەکانی پەروەردیگار بە نیەتی سوپاسگوزاری کێشەیەکی نەدەبینی لە باسکردنیدا. ئەو بوو دەیفەرموو: من محەممەدی پێغەمبەری نەخوێندەوارم، دوای من پێغەمبەر نایەت. من سەرفراز کراوم بە دەستپێک و پەیانی گفتار و جەوامیع الکەلیم. هەروەها دەیفەرموو: ئەی خەڵچینە، من شەرەفمەند کراوم بە جەوامیع الکەلیم و وتنی ئەو دواپەیبەی کە شیکار و چارەی هەموو شتێک دەکات. ئیدی بەم دەربڕینە نور و ئەفسانانەی هەم بەخششەکانی خواوەندی مەزنی دەژمارد و سوپاسگوزاری لەسەر دەردەبڕین، هەمڕاشی دەگەیان کە وتاربێژی پایە بڵندی ڕابردوو و داهاتوو هەرخۆیەتی. بەڕاستی ئەو سەروەری سەروەرانە عەلەیهی سەڵاتی وەسەلام بولبولێکی وەها بوو کە هەر کات بە چریکەی هەناسە ژیان بەخشەکانی سرودی بۆ گوڵزاری باخی رازێنەری گەردوون دەچڕی، دڵی دەهاتە گۆ و لە زمانی دڵیەوە ئەفسوناویترین ئاواز باڵیان دەگرت. ئەو پەیوەند نوێتر لەو نوێیانەی لە نەمامە تازەکانی باخی ئەوەوە چرۆیان دەکرد، هیچیان نەدەچوونەوە سەر ئەو خونچانەی لە بەهاری ئەوانی تردا تۆمەیان تەقاندووە و لەو گوڵانەش نەدەچوون کە لە شەبەقی کەسانی تردا تیرۆژی بەیان بە خەبەری هێناون. هەموو شتێک لەسەر سفرەی دەربڕینی ئەو سەروەرە ڕەوانگۆیەدا بە وێنەی چرۆی شەونم لەسەر لێو تازە و نۆبەرە بوو. ناسین و چەشنی نۆبەرەی ئەم باغەش بە تەواوی لایەنەکانیەوە و گەیشتن بە لووتکەی چێژی ئەو ناسینە تەنها بۆ یەکەمین خۆشبەختەکانی ئەم کاروانە دەستی داوە. ئەو سەرداری دەربڕینە لە گەوهەری وشەکانی شمشێرێکی وهای دروست کرد. هەر ئەوەندەی یەکجار ئەو شمشێرەی بەسەر سەراندا سوڕاندەوە، چی قسەی درۆ و هەڵبەستراو هەبوون، هەڵهاتن و لە کونی شەمشەمە کوێراندا خۆیان شاردەوە و هەموو ئەفسانە و داستانەکانیش لە پشتی چێوی قافدا خۆیان دایە پەنای عەنقاوە. لە وتە و دەربڕینەوە کانیاوی وەهای هەڵقوڵاند کە لە چاوتروکانێکدا هەر چوار لای بیابانی جەهالەتیان گۆڕی بە باخی بەهەشت و تافگەی وەهایان لێتەقی کە هەموو ئەو سینانەی بەڕووی ئیماندا کرابوونەوە لەگەڵ تافە و قەڵبەزەیاندا بەرەو زەریای ئەبەدیەت بەڕێکەوتن. کارێزی وتەکانی ئەو لە جیهانێکی ترەوە ئاویان تێدەڕژە. ئەگەر گوڵ و گوڵزاری وتەکانی ئەو کە بە بارانی وەحی ئاودێر دەکرا نەبوونایە، ئەوە جیهان بۆ هەمیشە لە نێو چنگی پشێویدا دەتلایەوە. ئەوە بوو پەردەی سەر ڕووی سروشتی بە شمشێری وتەکانی پەرت پەرت کرد و هەر بە نەخشی ئەو وشانەش کتێبی دینی ڕازاندەوە. گفتار شمەکی لێجیانە بۆەوەی سەرپشتی ئەسپەکەی و تیرێکی ئاڵتونی نێوتیردانەکەی بوو. بە هەر جێیەکدا بڕۆیشتایە دامێنی ئەوانەی لە قسە تێدەگەن پڕ لە گەوهەر دەکرد و تیری لە کەوان دەچێشا و بە ئەسپەکەی تاریچیەکانی دەبەزان. کاتێکیش خوای گەورە جەلە جەلالوهو
کە بۆ دوجار لە وشە دەوڵەتێک لەسەر زەویدا بنیاد بنێت، ئەو سوڵتانی دەربڕینەی بۆ سەرکردایەتی هەڵبژارد و سکەوت توڕەی دەربڕینیدا بەدەستەوە. بە درێژایی مێژووچی مەردی وێژە و گفتار هاتوون و دێن، لەوانەی ئاشنای ئەو دی و جیهانی بینراون، هەر یەکەیان تاکێکن لەو کۆرسەی کە عەرشی تەجەلی دەچڕن. ئەویش بووەتە سەرتیپ و سەرکۆرسی ئەم کۆمەڵە بولبولانە. ئەنبیا و ئەولیا یەک لە دوای یەک دەهاتن و کۆڕی زیکرێکیان وێک دەنا، ئەویش بە ئەرچی خۆی هەستا و بووە پێشەنگی زیکر خوێنانی ئەم کۆڕی قودسیانە. بەڵێ هاتوو بە دەنگە بە گوڕەکەی عەرش و فەرشی هێنایە خرۆش، هەر میوەیە کە لە سفرە ئاسمانیەکەیەوە هەڵی دەگرت و بە وشەکانی دەیڕازاندەوە و پێشکەشی مرۆڤایەتی دەکرد، سەرگوڵی هەڵبژاردەی محتەرەمترین گۆشەکانی باخی دۆستە و لەو میوە تایبەتیانەی بەخششی شاهانەیە کە کەس نەیبینیوە و هەر لە نێو بەرگەکەیدا پێشکەشی ئەو کراوە. پێش ئەو نەکەس ئەو میوانەی دیوە، نەکەس هیچ دەستی پێیان گەیشتووە. جا ئای بۆ ئەو کاتەی کە قومری ئیلهامی ئەم ئەندەلی بەپایە بڵندە بەرەو ئاسمان شاباڵی دەگرت، داستانی تایبەتترین گوڵی تایبەتترین باخچەی مەحرەمی مەحرەمەکانی بە ناسکترین ئاوازەکانی دەچڕی و سینەکان لە خۆشی ئاوازی ئەو هەموو دەبوونە گوێ و زمانەکان لە گۆ دەکەوتن و ڕۆحەکان لە بەرامبەر قەڵبەزەی وێژەکانی ئەودا لە هۆش خۆ دەچوون. بەڵێ پەیبەکانی ئەو وەک دەریایەک بوون کە لەگەڵ هەر شەپۆڵێکیدا کەناراوی بە مرواری دەڕازاندەوە، وەک تافگەیە گوا بوو کە لە لووتکەوە بڕژێتە خوار و دڵ پڕ بکات لە خرۆش. ئاوازەکانیشی بەو فوارانە دەچوون کە لە قوڵایە نادیارەکانەوە هەڵدەقوڵێن. نەپەسنی ئەو دەریایانە بە دەوڵەمەندی و ناوەڕۆکی ناویانەوە، نەڕاوەی تافی ئەو تافگانە و نەگەیشتنیش بەو جێیانەی ئەو فوارانەی پێیگەیشتون لە توانادا نییە. تا ئێستا بەسەدان لێکۆڵەر و وێژەوان بە دەوری گەوهەری قسەکانی ئەودا پەروانە ئاسا سەرگەرمی سوڕان بوون. هەزاران هەزار بیریار هاتوونەتە سەر ئەو سەرچاوی ئاوی ژیانە و چەندین کەسی بلیمەتیش ژیانیان لە پەیبردن بە قوڵاییەکانی ئەودا بەسەر بردووە. بەڵام ئەو هێشتاش لەو دیوی هەموو ئەو وێزگانەوەیە کە مرۆڤایەتی توانیوێتی لە ناسینی ئەودا پێی بگات، گەر بە کەمێک دەستکاریەوە ئەو شەعرەی یەکێک لە شاعیرانمان دەربارەی قورئان وتویەتی بەکار بهێنین، وا دەزانم لە جێی خۆیدا بێت. بیکری فکری کائینات پەرد بوو کەچی، هەر لە پەردەی عیسمەتدایە هێشتا بەیانی ڕەسوڵ. بەڵێ وەک چۆن دڵۆب ناتوانێت گوزارش لە تەواوی دەریا بکات و گەردیلەش دەستەوەسانە لە دەرخستنی تەواوی تایبەتمەندیەکانی خۆر، هەر بەو شێوەیەش عولەما و ئەسفیا و ئەولیا کە هەر یەکەیان پارچەیەکن لە حەقیقەتی موحەممەدی، هەرچەندە لە چاو کەسانی تریشدا کامڵ بن کەچی هەرگیز ناتوانن بە تەواوی واتە نمایندەی ئەو سەروەرە بکەن و وێنەدانەوەی کامڵی ئەو بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕابەرێکی کامڵی ئەو تۆ بوو کە نە فێرگەی دیبوو نە قوتابخانە. بەڵێ ئەو بەو واتایە ڕابەرێکی کامڵی تێر و تەواوی فێرگە و قوتابخانە نەدیوەکە، هاودەم لەگەڵ پتەوی بنیادە مادی و معنەویەکەی و سازگاری هەست و نەستەکانی و تۆکمەی هزر و بیرەکانی و فراوانی ویژدانیدا کە هەمیشە ڕووی لە بڵندیەکان بوو، لەسەر فیترەتێکی وا بەدیهێنراوە کە ساز بێت بۆ وەرگرتنی پەیامە ئیلاهیەکان وەک خۆی و ئامادەییشی تێدا بێ کە ئەو پەیامانە وەک چۆن وەریگرتووە ئاوا بە مرۆڤایەتی بگێنێت. اینجا گەوهەر و پاکیزەی ڕۆحی هەروەک خۆی مابووە و نەکەوتو بۆ ژێر کاریگەری ئەو سیستەمە مرۆییانەی کە لە پەروەردە و فێرکردنی قوتابخانە زەمینیەکاندا هەن، دواتریش بە تاجینەی واحی سەرفراز کراوە و بۆ نێو مرۆڤایەتی ڕەوانە کراوە. سروشت و خوڕەوشتەکانی، هەستە ناوەچی و دەرەچیەکانی، عەقڵ و داوەریەکانی لەگەڵ ئەرچی پێغەمبەرایەتیەکەیدا بە جۆرێک یەک دەهاتنەوە. هەر پەیامێک، هەر شنەی ئیلهامێک لە لای پەروەردگارەوە بەهاتایە، بێ ئەوەی بچووکترین گۆڕانکاری یان شکانەوەی بەسەردا بێ، لە نێو ئاوێزەی نورینی ماهیەتە نورانیەکەیدا وەک بلور دەڕازایەوە و دواتریش لە ڕێگەی درێژە شەپۆڵەکانی تەنەزولاتەوە دەگەیشت بە ئامانجەکەی. پەیامە ئیلاهیەکان بە هەموو جۆرەکانیەوە لە زوڵاڵترین کانیاوەوە هەڵدەقوڵێن و دەڕژێنە ناو پاکیزەترین گیانەوە، ئەویش بە ناسکترین و خاوێنترین و پاراوترین زمان و بە گوێرەی ئاستی ئیدراکی ئادەمیانە دەیدات بە گوێی مرۆڤەکاندا. ئەمە هەروەک چۆن پیشاندەری پێغەمبەرایەتیەکەی و بەڵگەی پەیامداریەکەیەتی، هەرواش پرسیارێکە و توێشووی ئەو ڕێپڕ لە هەوراز و نشێوانە بوو کە پیایدا دەڕۆیشت و مەشخەڵ و ڕووناچی دەستی و دەلیل و بورهانی بوو لە بەرامبەر نەیارەکانیدا، لە کاتێکدا کە پەیامەکانی پەروەردگاری بە خەڵکی ڕادەگەیاند
نبوت و ڕیسالەتەکەی خۆشی ئاشکرا دەکرد. اینجا هەروەک لە چارەسەرکردنی کێشەی دوێنراوەکانی و بەدەمەوە هاتنی پێداویستیەکانیدا لە خەزێنەی پڕنەهێنی و ئەفسوناویەکانی گەوهەری وەحی سوودی وەردەگرت، هەر بەو جۆرەش لە دەمکوتکردن و بێدەنگکردنی دوژمنانیدا هەر هەمان شمشێری ئەڵماسینی بەکاردەهێنا. قورئان بۆ ئەو هەموو شتێک بوو، هەوا بوو، ئاو بوو، چەک بوو، زرێ بوو، قەڵا بوو، بروج بوو، ئەو ئاڵایە بوو کە بەسەر بورجەکانەوە دەشەکایەوە. قورئان هاودەمی هەناسەکانی بوو، هەر بە قورئانیش بە وێنەی هەورەکان بەرەو ئاسمان بەرز دەبووە. لەگەڵیشیدا وەک بارانی ڕەحمەت دووبارە بەهانەی بوونەوەرانی سەرزەویەوە دەهاتەوە. بە قورئان لەگەڵ تاریکیەکاندا دەجەنگا و هەر بەویشەوە لە شەڕ و شەڕویستان خۆی دەپاراست. بەدەم قورئانەوە نەعرەتەی دەچێشا و لەگەڵیشیدا دەبووە ڕووناچی و بەسەر هەموو لایەکدا دەباری. ئەو سوڵتانی گوفتارەی کە زوبانی پاراوی حیکمەتە، لە پاڵ ئەو گەنجینەی زانستە ئیلاهیەی کە هەرگیز تەواوبوون و خاڵی بوون نازانێت، زۆرێک لەو پرسیارانەی ڕوبەڕووی دەبوونەوە و زۆرێک لەو کێشانەی پێویستیان بە چارەسەر دەکرد و تەواوی ئەو بابەتە دینی و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیانەی پەیوەست بوون بە ئومەتەکەیەوە، بە دڵە پاکە ئەحمەدیەکەی و زوبانە شیرینە موحەممەدیەکەی کە بە ئاوێنەی تەجەلی زانستی بێپایان و جێنزول و نێوەند و بێستانی واریداتی سوبحانی دادەنرێت، وەڵامی شایانی دەدانەوە و گرفتەکانی چارە دەکرد و ناڕوونیەکانیشی ڕۆشن دەکردەوە و زۆرێک لە مەسەلە ڕەهاکانی قورئانی سنووردار دەکرد و سنووردارەکانیشی ڕەها دەکرد. ئەوانەشی تایبەت بوون دەیگشتاندن و گشتیەکانیشی تایبەت دەکرد. بەمەش لە پاڵ قورئانی پیرۆزدا ڕوکنیەت و مەزداریەتی دەربڕین و فەرمودەکانی خۆشی بیر دەخستینەوە. جاخۆ هەر لە ڕاستیدا ئەو زاتەی کە ئەرچی مبەلیغ و مرشید و مصلیح و مجەدید دەبینێ و لە ڕێی پێغەمبەرایەتی جیهانیەکەیەوە گشت مرۆڤایەتی کردووەتە دوێنراوی و پەیامی خۆی ڕادەگەێنێت پێیان، هەر ئەمەی لێدەوەشایەوە و نەدەکرا بە جۆرێکی تر بێت. ئەو دەمەی سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام بە پێغەمبەرایەتی سەرفراز کرا، باشترین و بە برەوترین شمەکی دوێنرا و گوێگرەکانی لە بازاڕی بازرگانیدا زمان پاراوی و ڕەوانبێژی بوو. جا ئەم میلەتە زیرەک و وێژەوانەی کە لە دواییدا بەهۆی باڵادەستیان لە زرنگی و گفتار و دەربڕیندا حکمی دنیایان کرد و جڵەوی دەسەڵاتیان گرتە دەست، چ لە ڕوانگەی ئەو قورئانەوە بێ کە وەحی متەلووە، یان لە ڕوانگەی ئەو پەیام و ڕێنمایی و وتار و گفتار و ئامۆژگاریانە بێ کە لە دەرەوەی وەحین، هەمیشە لە ئاستی ئەو نوێنەرە مبارەک و منەوەرەی پەیامی ئیلاهیدا حەیران مابوون و سەری ڕێز و نەوازشیان بۆ نەوی دەکرد. جا ئەویش دوێنراوەکانی کەمەندکێشی خۆی دەکرد و دەچوە دڵیانەوە و بواری ڕەخنەی بۆ نەدەهێشتنەوە. جاخۆ ئەگەر لە بەرامبەر وتە و دەربڕین و بۆچوونەکانیدا بچووکترین ڕەخنە یان بێبایەخترین بەرهەڵستی ڕوویدابایە، ئەوە بێگومان دوژمنانی هەر لە کۆنەوە تا ئێستا دەیان خۆستەوە و فویان تێدەکرد. مێشێکیان دەکردە گامێشێک و تا ئەو ڕۆژەی هەموو دنیایان بەکەڕ و کوێریەوە لێ تێدەگەیان دەهۆڵیان بۆ لێدەدا، چونکە شتێکی لەو جۆرە هەلێکی زۆر باش بوو بۆ ئەوانەی کە لە پێنە و لەرزە پێخستن و ڕووخاندن و لە بەرچاوخستن و سڕینەوەی ئەو سەروەرەدا هەر لە بچووکترین بیانوەوە تا دەگاتە بێ ئابروترین بوختان هەموو شتێکیان بۆ خۆیان بەڕەوا دەبینی، بەڵام خەیاڵیان خاو بوو. ئەمە لە کاتێکدا کە سەبارەت بە هێز و کاریگەری گفتار و دەربڕینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت هێندەی ئەوەشیان نەوت کە فیرعون بە حەزرەتی موسای وت، بەڵێ نەیانتوانی ئەوەندەش بڵێن، خۆ هەر نەش دەکرا بوترێن. زایاڵەی ئەو دەنگە بە گڕوتینە کە لەسەر لوتکەی ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی بەرز دەبووەوە، نەک بە تەنها دۆستانی بەڵکو دوژمنانیشی سەرسام کردبوو. هەمویان لە ئازد ئەو گفتارە بان ئادەمیەدا دۆش دامابوون. لە نێو هاوڵە بەڕێزەکاندا بە سەدام بلیمەت و مامۆستای گفتاری وێنەی حەزرەتی لەبید و خەنسا و کەعب و حەسان و ئیبن ڕەواحە، بە سەدان و تاربێژی کاریگەری وەک حەزرەتی ئەبوبەکر و عومەر و عەلی و معاویە و ئەمری کوڕی عاس هاودەم لەگەڵ سەدەها ئەربابی حکمەتدا لە هەموو بابەتێکدا ئەویان وەک مامۆستا و مرشید و ڕابەری خۆیان قبول کردووە. هەر بەو جۆرە لە سەدەکانی دواتریشدا حافظ و لێکۆڵەرەوە مەزنەکانی فەرمودە و ئیمامە بلیمەتە وردەکارەکانی تەفسیر و مجتەهیدە نایەبەکانی فقه و مجەدیدە چاخ بڕە بێهاوتاکانی دین و هەزاران ئەولیا و ئەسفیا و ئەبرار و مقەڕەبینی ئاسمانی معنەویات
علامە و کەڵەزانەکانی کەلام و منتیق و دادوەری و زانستە ئەزمونیەکان و هەزاران زانا و شارەزای سەدان بواری جۆرا و جۆری تر هەمیشە گەوهەری دەربڕینە دەریا ئاساکانی ئەویان بە زوڵاڵترین و سازگارترین و بەبەرەکەتترین و متمانە بەخشترین کانیا و زانیوە و هەمیشە هاتوونەتە سەری و پەنایان بۆ هێناوە و برسێتی و توێنێتی خۆیان لەسەر ئەو سفرە ئاسمانیە شکاندووە و بە دڵنیایی و ئاسوودەیی گەیشتون. بەڵێ سونەتی ئەو هەر لە دوێنێەوە تا ئەمڕۆ بێهەڵەترین و دروستترین سەرچاوەی مجتەهیدەکان و بەهێزترین باڵی ئەوانەی لە ئاسمانی مەعریفەتدا لە پەروازدان و زوڵاڵترین کانیاوی زانایان و نورانیترین سەرچاوەی واریداتی ئەولیا و ئەسفیا بووە. زانستە جۆرا و جۆرەکانی شەریعەت و ڕێبازە جیاوازەکانی تەسەووف و کاکڵە و پوختەی زانستە ئافاقی و ئەنفوسیەکان هەموو لە گەوهەری گوفتاری نورینی ئەوەوە درەوشاونەتەوە. ئەو هەر لە سەرەتای دروستبوونی گەردوونەوە تا کۆتاییەکەی لە بەدیهێنانی مرۆڤەوە تا گەیشتنی بە بەهەشتیان دۆزەخ هەر لە بێداربوونەوەی ویژدانەکان بەڕووی مەعریفەتی ڕەبانیدا تا بینینی جەماڵی ئیلاهی لە دوا ڕۆژدا هەر لە ئیمان و عەقیدەوە تا دەگاتە ناسکترین وردەکاری عیبادەت و چەندین بابەتی تریش هەر هەمویان بە شێواز و زوبانێکی هێندە کامەڵ ڕوون کردوێتەوە کە ئەگەر قورئانی لێدەر بکرێت مەحاڵە ڕێک بکەوێت لە گفتار و دەربڕینێکی تر کە هاوشانی گفتاری ڕەسوڵ الله بێت. ئەوە تا لە نێو هاوسەنجێکی دەراسادا و هاودەم لەگەڵ ڕەچاوکردنی ناسچی و هەستیاری بابەتەکە باز لە خوای گەورە عەزە وەجەل لە دەکات بە زات و سیفات و ناوەکانیەوە. اینجا دێتە سەرباسی قیامەت و حەشر و نەشر و لێپرسینەوە و بەهەشت و دۆزەخ. هەموو ئەمانەش ئاوێتە بە سامێکی ئومێد بزوێن و ترسێکی بە شادی هەڵگەڕاوەدا. اینجا لەودی و کریستاڵێکی تەماوی و لە نێوەندی ڕازاوەی غەیبدا لە فریشتە و ڕۆح و پەری و شەیتانەکان دەدوێت. ئیمان و کردەوە و ئیخلاسی نێو کردەوەمان وەها ڕێک و پێک بۆ ڕۆشن دەکاتەوە هەردەڵی دەربارەی توانایی تۆ و هێزی پیت و فەڕی خاک و ژیان بەخشی باران و ڕەنگڕێژبوونی بەهار دەدوێ. وەختێکیش مرۆڤ تەماشای ئەو تابلۆ نایابانە دەکات هەروەک بڵی لە بەرچاویدایە کە چۆن خاوەن فیترەتە پاکەکان بە ئیمان قابلیەتی نەشونما پەیدا دەکەن. اینجا بە ئیسلام چڵوپۆ بەم لەو ئەولادا پەخش دەکەن و لە ڕێگەی ئیخلاسیشەوە باڵا دەکەن و هەروەک درەختی تووبای بەهەشتیان لێدێت. لە دەربڕین و پەیڤەکانی ئەودا نوێش هاوڕێ و هاودەمی مرۆڤە لە هەڵسان و دانیشتنیدا و تەنهایی ناهێڵە و بەڕووناچیەکەی ڕێگاکانی بەردەمی ڕۆشن دەکاتەوە. دەستنوێش وەک گیان وەک خوێن بە دەمارەکانی مرۆڤ داهات و چۆ دەکات وەک ڕووبار بە بەردەوامی بە بەردەم دەرگای ماڵیدا لە هاژە و قەڵبەزەدایە و هەرچی پیسی و لەکەی ڕۆحی و جەستەیی هەیە لەگەڵ خۆیدا دەیبات. بانگ و قامەت وەک سەر و بە ئاسماندا سەر دەکێشن و بە وێنەی شریخە زراوی شەیتانەکان دەتەقێن و دەشبنە بۆن و بەرامەی گوڵ و ڕیحانە و ڕۆحی بۆ نوێژ ڕۆشتوان دەکەنە گوڵستان. زەکات و سەدەقە هەروەک پردێک چینە لە یەکدا براوەکانی ناو کۆمەلگا بە یەک دەگەێن و هاوشێوەی لەحیمێکی پتە و پارچە پەرتەوازەکان پێکەوە دەلچێنن. ڕۆژوو وەک قەڵغانی خاوەنەکەی دەپارێزێت بۆ چوونە ناو بەهەش دەبێتە دەرگایەکی تەلیسماوی لە نێو شوورەکانی بەهەشدا و بە وێنەی ساقی کاسە بەدەست ئاوی بەهەشت پێشکەش دەکات. حەج وەک بەرگدورێک بەرگەدراوەکان پینە دەکات و بە وێنەی جلشۆر لەکەکانمان بۆ پاک دەکاتەوە و وەک کۆڕ و ڕاوێژێکی گشتیش ساڵانە تەواوی باوەڕداران لە ئامێزدا کۆ دەکاتەوە. جیهاد وەک گیانفیدایەک سینەی دەکاتە سوپەر و تەواوی ئەو ڕێیانەدا دەخات کە دەچنەوە سەر دۆزەخ و هاوشێوەی پێشوازی کارێکیش ڕێگاکانی بەرەو بەهەش دەکاتەوە و فەرموو لە مرۆڤەکان دەکات. وەک باوکێکی بە سۆزیش ئەوانەی کە لە ڕقی دەنوێنن لە زنجیر دەکێشێت و بەرەو باخەکانی فیردەوس ڕایان دەکێشێ. زیکر و دوعا وەک تەلەفۆنێکی بێتەل بەندە بە خاوەنی خۆی دەگەێنێ و لەگەڵی دادەیخاتە ڕاز و نیاز. فەرماندان بە چاکە و ڕێگریکردن لە خراپە هەر یەکەیان وەک کارمەندێکی هاتوچۆ وەک دەرگاوانێک سەرەڕێ و بەردەرگاکان دەگرن و کاروباری تێپەڕین یا تێنەپەڕین بەو ڕێگایانەدا و چوونە ژوورەوە یان نەچوونە ژوورەوە لەو دەرگایانەوە ڕێک دەخەن. سیلەی ڕەحم وەک دایکێکە ئامێزی کردبێتەوە لە چاوەڕوانی دابێ داوا لەسەر مرۆڤەکان تۆمار دەکات و دەیاندات بە دادگا لەگەڵیان دەدوێ و بەڵێنیان پێدەدا لە ترسی ئەوەی نەبادا تووشی لادان بن هەڕەشەیان لێ دەکات و بەرۆکیان دەگرێت و ڕایان دەتەچێنێ. هەموو ئەمانەش دەبنە کۆمەڵە بزوێنەرێکی زیندوو گوێگرانی مەست و حەیران دەکەن. بەڵێ
چنینی وێنەی تەواوی ئەو بابەتانە کە هەروەک جوانترین پارچەی دەستچن خۆ دەنوێنن، هەروەها تایبەتمەندی ئەو مادە خامانەی لە چنینی ئەو وێنەیەدا بەکاری هێناون، جوڵە و ئاماژە و دیمەن و هێزی مۆسیقی نێو دەربڕینەکانی و بەکارهێنانی تەواوی هونەرە ئەدەبیەکان بێ هیچ زۆر لە خۆکردنێک لە جێی خۆیاندا بابەتانێکن کە هەر یەکێکیان بە تەنها خۆی بەرجێک کتێبی پێویستە بۆ ڕوونبوونەوە و لێ تێگەیشتنی. هەر بۆیە ئێمە ژوتە و دەربڕینە جۆرا و جۆرەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کە داخوازی شیکار و توێژینەوەی جۆر بە جۆرن و سەبارەت بە بابەتە جۆرا و جۆرەکان فەرموونی حواڵەی توێژەر و پسپۆڕەکانی داهاتووی دەکەین و لێرەدا تەنها بە ئاماژەکردن بۆ چەند فەرمودەیەک کە لای هەمووان زانراون و هەڵوێستکردن لەسەر قوڵی ناوەڕۆک و هێزە دەربڕین و پتەوی وشەکانیان دەست هەڵدەگرین. نوری نەمر